گواستنەوەی نەخۆشی لە ئاژەڵانەوە بۆ مرۆڤ بە تایبەتم نەخۆشیی ئێستا بڵاو بۆ تۆ پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر دەشتی بوستانی ڕاوێژکاری هەنا و ڕاگری کۆلێژی پزیشکی. دکتۆر ساڵتانێ بێت تۆم کاتتان باش بە شێوەیەکی گشتی با باسکەین ئەو نەخۆشیانەی لە ئاژەڵەوە گوازرێنەوە بۆ مرۆڤ زۆرن یاخود کەمن؟ پێشەچی ئێوارە باش و سلااوڕێزم هەیە بۆ ئێوە و بینەرانی ئەوەی تەلەڤیزیۆنی سەتەلایتی کوردستان 24. لە ڕاستیدا زۆر نەخۆشی هەیە لە ئاژەڵەوە دەگوازرێتەوە بۆ ینی مرۆڤ. یەک لەوانە حمە ماڵتەیە کە تای هەیە و ئەو نەخۆشیش کە بە عەرەبی پێدێن حمە القلاعیان بە ئینگلیزی ڕەفت ڤالی فیڤەر وە بە کوردی ینی ناوەکەتان ئاماژە پێکرد. ئەو بە ڤایرۆسیە، بەڵام حمە ماڵتە نەخۆشی بەکتێریە و هەروە زۆرێک لە نەخۆشی سیل هەیە کە لە شیری یعنی مەڕ و بزن و چێل و ئەوانە ئەگەر تعقیب نەکرێ پەستەرە نەکرێ نەکوڵێندرێ لەوانەیە زۆرێک نەخۆشی سیل هەیە، تووشی غودەکان دەبی، تووشی کۆندامی هەرز دەبی، لەوانەیە بگوازرێتەوە بۆ مرۆڤ. و یعنی نەخۆشیەکە بەکتریەکان و ڤایرۆسەکان و هەروەها مشەخۆرەکانی زۆرن کە لە ئاژەڵەوە دەگوازرێنەوە بۆ مرۆڤ و هەروە هەندێک کرم و ئەوانش لە ئەوەوە لە ئاژەڵەوە دەگوازرێن. بەڵام لەو ساتەدا ئەو نەخۆشیەیە کە ڤایرۆسیە و بەهۆی گواستنەوەی ئاژەڵ بە شێوەیەکی نایاسایی لە بینی وڵاتەکان بەبێ فەحسکردن و تعقیمکردن لەوانەیە لە وڵاتێکەوە، ئەوەش بڵاوە لە وڵاتەکانی کەندا و لە وڵاتەکانی ئەفریقیا، بۆیە لەوانەیە لەوێەوە هاتبێ ئەو نەخۆشیە. بەڵێ دکتۆر، نەخۆشیەکان بە شێوەیەکی گشتی کە لە ئاژەڵەوە گوازرێنەوە بۆ مرۆڤ نەخۆشی کوشندەن؟ لە ڕاستیدا ینی جگە لەو ئەوانە زۆربیان کوشندەنینە، بەڵام نەخۆشی حمە نەسفیەمان هەیە کە دەبێتە هۆی نەزیفەوە، ئەوە نەخۆشیێکی کوشندەیە عینی هەر لە ئاژەڵەوە دەگوازرێتەوە. و لە باڵندەوەش نەخۆشی ئینفلۆنزە طیور هەیە و ئینفلۆنزە بەقەریش هەیە، ئەویش لەوانەیە ترسناک بێ و ڕێژەی مردنی تێدایە. بەڵام حمە نەسفیە کە لە ئاژەڵەوە دەگوازرێتەوە ئەو ڕێژەی مردنی ١٠٠ هەتا 30 لەوانەی کە مرۆڤی توش دەبن لە ئاژەڵەوە بۆیان دێ. دکتۆر، ئەم نەخۆشی ئێستا بڵاو ئەوها ناگوازرێتەوە بە ئاسان. بەڵێ ئەمە ئێستامەی کە ئێستا بڵاو بۆچەوە کە بە کوردیەکەی گوایە پێڵێن تەبەکە یان سمەکی، ئەمە بە هیچ شێوەیەک چ بە بەرکەوتن چ بە خواردنی گۆشتەکەی ئەگەر توش بوو بێت و سەرەتا لی دەرنەکەوت بێ یان بەرهەمەکانی هەر ناگوازرێتەوە بۆ مرۆڤ؟ لە ڕاستیدا ینی زۆر کەمە، بەڵام ئەگەر هەش بێ ینی لەوانەیە شێوەی تای سووک بی و لەوانەیە پاشماوەیەک چا دەبتەوە، بەڵام پێویستە ینی هۆکاری خۆپاراستن وەرگرێەوە ئەو ئاژەڵانەی ئەو گاڕانی ئاژەڵانەی کە ئەو نەخۆشیان ناوە پێویستە مرۆڤ بە دەستچێش و ماسک و ئەوانەوە بە تاقیمەوە لەگە تەعامل لەگەڵ ئەوانە بکاتن و پێویستە شیر و ئەو گۆشتەکانی بەکاردێنێ، هەرچەندە کوڵاندنی شیر و کوڵاندنی گۆشت بە مەنزەلی هەڵم پەست لەوانەیە ڤایرۆسەکە لەناو ببە. بەڵێ دکتۆر، وەکو خۆت باسی کرد کە نەخۆشیەکە لە هەندێک لە وڵاتان بڵاوە، ئێستا فێرتەنەری ئەو ناوچاناڵێک گوایەمە لە ڕێگەی هەواوە گواستراوەتەوە، شتی وا هەیە لە ڕێگەی هەواوە ئەو نەخۆشیانە گوازرێنەوە یان وەکو بەشێک لە ئاژەڵداران ئەڵێن هۆکارەکەی هێنانی ئاژەڵە لە دەرەوە بۆ ناو عێراق؟ هێنانی ئاژەڵ بە قاچاق هۆکاری سەرەکیە، هیچ ڤایرۆسێک بە هەواوە ناگوازرێتەوە و ئەگەر بەبیرمان دێ ینی ئەوەی کۆڤید-19 لە پێویست بوو مەسافەی یعنی 2 مەتر نزیکتر لە یەکتر بکەوینەوە هەتا ڤایرۆسەکە بگوازرێتەوە بە هەناسە لە یەکەکەوە بۆەوەی تر، بۆیە ڤایرۆس ناتوانانی لە مەسافەی 2 مەتر زیاتر یعنی بمینێتەوە و بگوازرێتەوە. هیچ ڕاستیەکی نییە، پێویستە ئەوانەی کە تەعامل لەگەڵ ئاژەڵان دەکەن لەوانەیە ئەو بۆیان بگوازرێتەوە و ئەو ئاژەڵانەی بە قاچاق ئەگەر تێکەڵاو بوون لەگەڵ ئاژەڵەکانی تر ئەوەکەیان بێگومان بۆیان دەگوازنەوە. بەڵێ دکتۆر، بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستان سنوورەکانی خۆی پاراستووە لە هاوردەی هەر خۆراکی هەر شتێک بێت کۆنتترۆلی کردووە بە شێوەیەکی باشتا. ئێستا ئەمە تا چەند دڵنیایەدا تا ئاژەڵداران لە هەرێمی کوردستان و هاوڵاتیانیشدەوەی کە ئەو ئاژەڵانی دێنە هەرێمی کوردستان
دەکرێت کۆنتترۆلکرااو بن و دوور بن لەم جۆرە نەخۆشیانە. پێویستە ینی ئەوانەی بنکەکانی فەحسی ڤێتەرنەری لەسەر سنوورەکان، سنووری ئیران، سنووری تورکیا، سنووری کوردستانی ڕۆژاوا، سووریا و هەروەها ئەوانەی لە ڕێی کەرکووک هەولێر یان کەرکووک سلەیمانی یان مووسڵ دۆک دێن، پێویستە ئەگەر یعنی بە لۆری گواستنەوەی ئاژەڵیان دێت، پێویستە تیمەکانی ڤێتەرنەری فەحسی ئەو ئاژەڵانە بکەن، چونکە ئەگەر ئەوە زەرەلێکی گەورە لە سامانی ئاژەڵ و ئەوەی کوردستان دەدات، ئەگەر بە شێوەیەکی نایاسایی ئەوانەی هەواردە کراون بۆ عێراق بگوازرێنەوە بۆ کوردستان. بۆیە پێویستە دەستگاکانی ڤێتەرنەری و دەستگاکانی تەندروستی و بنکەکانی سنوور ئاگادار بن لە خۆیان و فەحسی هەموو جۆرە ئاژەڵی هاوردە بکەن. بەڵێ بەڕێز دکتۆر دەشتی بوستانی ڕاوێژکاری هەناوی و ڕاگری کۆلێژی پزیشکی لە هەولێرەوە لەگەڵماندا بووی. زۆر سپاس دکتۆر.